لێکتێگەیشتنە لە نێوان دەستەی کوردستانی بۆ توێژینەوەی زانستی و دراساتی استراتیجی و قائیمقامیەتی قەزای مەڵبەندی سلێمانی لێکتێگەیشتنەکە لە 8 تەوەر پێگێت. هەموو ئەم تەوەرانە هامانگی و پەیوەندی زیاتر لێوان قائیمقامیەت و لیژناوبەشەکانی قائیمقامیەت لەگەڵ دەستەی کوردستانی بۆ دراساتی استراتیجی توێژینەوەی زانستی و سوودوەرگرتن لەو کەفاعەت و توانایانەی کە لە دەستەی کوردستانیە هەیە لە ڕووی ئەکادمیەوە لە ڕووی زانستیەوە وەروە سوودوەرگرتن لەو ئامێر و تاقیگانی کە لە دەستەی کوردستانی هەیە کە ئێمە پێشتر سەردانمان کردوون لە نزیکەوە ئاگاداری ئیش و کارەکانیانین و بەیەکەوە کارەکانمان ئەنجامەین و هامانگیەکی زیاتر ئەبێ لە نێوانمانە بۆ ئەوەی بتوانین چەند پێمان بکرێت خزمەت بە شارەکەی خۆمان و خزمەت بە وڵاتەکەی خۆمان بکەین. بەخۆشحاڵی ئێمە ئەو یادداشتنامەمان تەقای کردووە بۆ خزمەتی شارەکە لەبواری تەندروستی بەتایبەت لەبواری پشکنینی ئاو و خاک کە زۆر گرنگە بۆ پارێزنی تەندروستی کۆمەڵ. United